ئەم دیمەنانە سەنگەری هێزی ئەمنیە و نەخاڵی پشکنینە و نەسنووری نێوان دوو هێزە بەڵکو بربەستە چەند ڕۆژێکە دانراوە لەسەر ڕێگای خورمات و کفری بە بیانووی چاکردنەوەی ڕێگاکە ئەمەش نیگەرانی شۆفێرانی لێکەوتووەتەوە. تۆزیەتیان چ بە قاولەکان بڕێسە بە ڕشێنەبان شارەعەگە و پارەگەی خۆن و جێڵین ئیسێشەوە دەور دە ڕۆژە ئەم خۆڵەیانە ڕەشانە ئەم خۆڵە ئەڵەی معسکەرە لە 91 شەڕەکەی 91ەکە سیارە ئەو شەوە سیارە ترێلەیە دایری لەم ساتر بۆ ئەو ساتر هەڵ وەلگەڕاوەتە ئەو شەوە مخۆم بە چاو خۆم دیم وەبترایە ڕێگەی نەزانی دایلی وەلگەڕاوە ئەو ڕۆژە تەنکەرێتر لەوێ وەلگەڕاوە حاڵمان نییە داوا لە ئەقلیم کورسانەکەین داوای لە ئەقلیم کورسانەکەین بۆ خاطرخوا بێن ڕێگەمان بۆ چاکەن بۆ خاطرخوا بۆ خوا بیکەن ما في اليوم شفنا اشتغلوا بهذا الشارع نەمان بینی ڕۆژێک بە باشی لەم ڕێگایەدا کار بکەن و شقامەکە نۆژەن بکەنەوە هەموو کات خەڵکیان پەک خست و ڕێگەیان داخست و ئەم بەربەستانیان دروست کردووە دەڵی سەنگەری سەربازیە نەک شقامی سەرەکی ڕێگا دەبێت هێمەی هاتوچەی بۆ دابنرێت و کاری تێدا بکرێت بەڵام چەند مەترێک کۆنکرێت دەکەن و دواتر وازی لێ دەهێنن. وڵی ئەم جعدە کەس نازانێت چییە نازانی عێراق خاسیەکە یا کوردستان خاسیەکە ئیسە جەکە جعدەکەیان خاص کرد پێش 2 ساڵ بە لە ئیسا تۆزی ئەهوانتر بی ئیسا ئەوەی سەبە هەڵسیاوە گشت شوشەکانی دەرچێتە دەشت ئەم جایش وەکو ساتر خۆڵیان خستە سەر جعدەکە نازانین گێشە سەیتەرەیە کەس تێ ناگەی وەزعەکە چییە داواکارین خاسیکەن یعنی یا چاکیکەن یا ئەم خۆڵ شەهەلادن ئەم خۆڵە لە زیادە هەوریان تەبان جعدەکە دایان ناوە نريد من الجهات المعنية تسوي لنا تبليط حتى داواکارین لایەنی پەیوەندیدار ڕێگاکە بەباشی تەواو بکەن تاکو خەڵکی بە ئاسانی هاتوچۆ بکەن. من ئێستا ئۆتۆمبیلەکەم بە زۆر بەڕێکەوت ئەیەوانی قەمەرەیان پێە دەبێت چی بکەن نازانین ئەم ڕێگایە لەسەر هەرێمایان حکوومەتی عێراق ئێمە چارەسەرمان دەوێت و دەمانەوێت ڕێگاکە چاک بکرێتەوە ئێمەی جوتیاران مەم ڕێگایەدا هاتوچۆ دەکەین بۆ کارە کشت و کاڵیەکانمان. چەند ساڵێکە ڕێگای خورمات و کفری بەتاوەتی تێک چووە و لەسەر بودجەی سندوقی ناوچە ڕزگارکراوەکانی دەستی داعش لە ساڵی 2019 حکوومەتی عێراقی دەستی بە نوێژەنکردنەوەی ڕێگاکە کرد بەڵام تاکو ئێستا ئەو بەشەی لەسەر پارێزگای سەلاحەدینە تەواو نەکراوە و بۆیە شۆفێران داواکارن چی زووترە حکوومەت ڕێگاکە نوێژەن بکاتەوە. خراپی ڕێگای کفری خورمات و ماوەی چەند ساڵێکە شۆفێرانی نیگەران کردووە هەرچەندە چەند جارێک نوێژەن کراوەتەوە بەڵام ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت لە ئێستاشدا بوونی ئەم خۆڵانە نیگەرانی شۆفێرانی لێکەوتووەتەوە بەبێ هیچ هێمایەکی هاتوچۆ. کاروان حەبیب کورد سات نیوز خورمات و